سابڕیارە ئیرۆ هەرچار ئالیên سیاسیên هەرێما کوردستانی لە بارگەی مەکتەبە سیاسیایەکەتی بجڤن لەسەر پرسە سەرۆکاتیە هەرێمێ ئەگەر زانیاریên زێدەتر لەسەر vê mijarê û هەروەها و کار و چالاکیên کولباژێر سلێمانی و دەبێن ئەنجامدان ژمارە ڕابگەینی. بەڵێ شوان بەیانیەوەش باشتر دیارە لە قسەکانی تۆ دەست پێکەم دوای ئەوەی کە بۆ جاری حوتەم لایەن پێنج لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان دوێنێ لە شاری هەولێر کۆبوونەوەوانێ و بەپێی هیچ بڕیار و ئەنجامێک جارێکی دیکە لە هەوڵی کۆبوونەوەکان هاتنەوە دەرێ وا بڕێرە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چوار لەو لایەنانە بەدەر لە پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە. ئەو زانیاریانەی کە تا ئێستا کە لای ئێمە هۆکاری کۆبوونەوە و دەستپێشخەریکردن لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ئەنجامدانی ئەم کۆبوونێ و لە شاری سلێمانی و لە ناو مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆیاندا بەوە دەگەڕێتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە وەک دوێنێش لە کۆبوونەوە پێنج قۆڵەکەدا داواکاریگە خۆی خستە بەردەم چوار لایەنەکەی دیکە کە پێشنیاری ئەوە دەکە هەڵبژاردننی پێشوەختە لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. وا دیارە ئەو گفتوگۆیانەی کە ئەمڕۆ لەسەر مێزی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت لەگەڵ سێ لایەنی دیکەدا زیاتر قسەکردن دەبێت لەسەر ئەو پرسە ئایا ئەگەر بێت و هەڵبژاردننی پێشوەختە لە هەرێمی کوردستاندا بێتە پێشەوە لایەنەکان چ کاندیدییان دەبێت بۆ ئەو پۆستە و ئایا دەتوان ڕکابەرایەتیەکێک لە پارتە زلێزەکانی هەرێمی کوردستانکەن کە ویش پارتی دیموکراتی کوردستان و کاندیدەکەی مەسعود بارزانی دەبێت بەدڵنیایەوە ئەم پرسانە گرنگترین پرسی نیۆ کۆبوونەوەی ئەمڕۆی چوار لایەنە سەرەکیەکە دەبێت لە شاری سلێمانی و دەبێتە هەشتم کۆبوونەوە بەڵام ئەم هەشتم کۆبوونەوە بەدەر لە پارتی دیموکراتی کوردستانە بێت. شوان یەکێک لە بابەتەکانی دیکە دیارە ئەوە دوای ئەوەی کە لەلایەن وەزارەتی پەروەردی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیار درا کە 15 مانگ بکرێتە یەکەمین ڕۆژی دەستپێکی خوێندن لە سەرانسەری هەرێمی کوردستاندا ئێستا بەشێکی زۆر لە مامۆستایانی سنووری و پارێزگای سلێمانی گرفتی گەڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان بژاردەباخ نوچەکان